ئەوەی کە دەوترێت دەبێت لە ژێر سێبەری دەسەڵاتە خراپەکاندا باجی هەناسە کێشانیش بدەی ڕێک ئەو خۆڵبارینەیە. ئەوەی کە ئەمڕۆ ناتوانین بەهۆی خۆڵبارینەوە هەناسەیەکی پاک هەڵمژین باجی سیاسەتە هەڵەکانی حکوومەتەکانی ناوچەکەیە. چەند ساڵێکە دیاردەی خۆڵبارین ژیانی دەیان ملیۆن کەسی لە ناوچەکەدا تاڵ کردووە. هەندێک لە پسپۆڕانی بواری ژینگە هۆشداری دەدەن ئەگەر بێت و خۆڵبارینەکان کۆنتڕۆڵ نەکرێن ئەوە لە داهاتوودا خاکی بەشێکی بەرچاوی وڵاتانی عێراق و ئێران چیتر بۆ ژیان نابن و ئەمەش دەبێتە هۆی ئاوارەبوونی ملیۆنان کەس. زۆربەی ئەو خۆڵبارینانەی ڕوو لە هەرێمی کوردستان و عێراق و ئێران دەکەن سەرچاوەیەکی هاوبەشیان هەیە و لە ناوچەکانی باشووری عێراق و ئێرانەوە دێن. هەرچەندە بەشێک لە خۆڵبارینەکان لە سعودیە و باکووری ئەفریقاوە دێن. خۆڵبارینەکان لە 15 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو زیادیان کردووە. بەپێی زۆربەی تۆژینەوەکان چەند هۆکارێک لە پشت زیادبوونی دیاردەی خۆڵبارینەوەن. هۆکارێکی سەرەکی بۆ سیاسەتی هەڵەی وڵاتانی ناوچەکە دەگەڕێتەوە لە بەڕێوەبردن و ئیدارەدانی ئاودا، دروستکردنی دەیان بەندا و لەسەر ڕووبارەکان لە چەندەیی ڕابردوودا بۆتە هۆی ئەوەی نزیکەی لە سەدا 90 زۆنگاوەکانی باشووری عێراق و هەروەها باشووری ئێران وشک ببن. لە چواردەیی ڕابردوودا تورکیا و عێراق و سووریا نزیکەی 35 بەنداوی گەورە و بچووکیان لەسەر ڕووبارەکانی دژلە و فرات دروست کردووە. جگەلەوە ئێرانیش لە ساڵانی ڕابردوودا لەسەر ئەو ڕووبارانەی کە دەڕژێنە عێراقەوە چەندین بەنداوی دروست کردووە. بەهۆی ئەو بەنداوانەوە بە پێی پێویست ئاو ناگاتە زۆنگاوەکانی باشووری عێراق. بەر لە 10 ساڵ نەتەوەیەگرتوەکان لە راپۆرتێکی 50 لاپەڕەییدا وشکبوونی زۆنگاوەکانی باشووری عێراق و ناوچە سنوورەکانی ئێرانی بە کارەساتێکی گەورەی ژینگەیی ناوبردە بوو. هۆشداریشی دابوو ئەگەر بێت و زۆنگاوەکان نەبوژێننەوە ئەوە ئاسەوارە زیانبارەکانی بۆ هەتایە دەمێنێتەوە. یەکێکی دیکە لە هۆکارەکانی وشکبوونی زۆنگاوەکانی باشووری عێراق و ئێران بەهۆی دەرهێنانی نەوتەوەیە. بەشێک لە توێژەرانی بواری ژینگە پێیان وایە تەنیا یەک ڕێگە هەیە بۆ ئەوەی بتوانرێت خۆڵبارینەکان کۆنتڕۆڵ بکرێن، ئەویش ئەوەیە وڵاتانی ناوچەکە هەست بە بەرپرسیارەتی بکەن و بە پێی پلانێکی هاوبەش ڕووبەڕووی ئەو دیاردەیە ببنەوە. پێداچوونەوە بە سیاسەتە ئاویەکانی خۆیاندا بکەنەوە و ئاوی پێویست بۆ بوژانەوەی زۆنگاوەکان بربدەنەوە. بەڵام لە ئێستادا ئەو بەشە لە توێژەران گەشتبین نین بەوەی حکوومەتەکانی ناوچەکە لانی کەم لە کورتماوەدا گرنگی بەو بابەتە بدەن. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ئێران و تورکیا و عێراق و سووریا 9 ڕێکەوتنیان بۆ ئەو مەبەستە ئیمزا کردووە. بەڵام لەلایەکەوە بەهۆی ململایەنە ناوچەیەکانی ئێران و تورکیا هیچ کام لەو ڕێکەوتنانە جێبەجێ نەکراون و لەلایەکی دیکەشەوە بەهۆی شەڕی داعش و ناسەقامگیری سیاسی و ئەمنی لە عێراق و سووریا حکوومەتەکانی ناوچەکە ئەوەی بەلایەنەوە گرنگ نەبێت پرسی ژینگە و دانانی پلانە بۆ کۆنتڕۆڵکردنی خۆڵبارینەکان.